نزیک دەبێتەوە لە دەستپێکردنی پرۆسەی خوێندنی ساڵی تازە، بەڵام تا ئێستا دیار نییە ئەم ساڵی خوێندن چۆن دەبێت. بە شێوەیەک مامۆستایان ئاماژە بۆ ئەوە دەکەن بۆ تێپەڕاندنی ساڵی نوێی خوێندن بەم دۆخە ئێستا قورس دەبێت بەهۆی خراپی ڕەوشی ژیانی مامۆستایان و دواکەوتن و زۆری بڕی پاشەکەوتی موچەکانیان. نزیکەی 3000 مامۆستا مۆڵەتی خوێندنیان وەرگرتووە. بەڵێ ئەمە تەمەنۆ یەکێتی مامۆستانی کوردستان کەوا نوێنەرایەتی گشت مامۆستایان دەکەن چ لە وەزارەت پەروەردە چ لە وەزارەتی خوێندنی باڵا. ئێمە پرۆژەی خۆمان هەبوو وەکو یەکێتی مامۆستانی کوردستان بۆ مەسائلی موچەیە، بواری پەروەردەیە، بواری خوێندنە، هەموو سێکتەرەکان ترە بەڕاستی لە بواری خوێندن و فێرکردنی باڵا پرۆژەی خۆمان لەگەڵ پرۆژەی وەزارەتی خوێندنی باڵاشکەوە پرۆژەیەکی تۆکمە و زۆر ڕێکوپێکی ئامادە کرد بوو چەند مانگ لەوە پێشدایتی بە حکوومەت ئێمەش داوامانە بە حکوومەت بەڕاستی، بەڵام من متەئەکیدم هەتا ئێستا حکوومەت ئەسڵەن پرۆژەکەی نەشخوێنتەوە، هەنیا کەس تەمەشاشی نەکردووە. سێکتەری تەندروستی لەم قەیرانە داراییە بێبەش نەبووە لە کێشە و گرفتەکانی تایبەت بە دابینکردنی پێداویستی پزیشکی و دابینکردنی موچە بۆ فەرمانبەرانی. وتەبێژی وەزارەتی تەندروستیش دەڵێت ژمارەی ئەو پزیشک و کارمەندە تەندروستیانەی داوای مۆڵەتیان کردووە لە زیادبووندایە. ژمارەی ئەو کارمەندانی وەزارەتی تەندروستی بە پزیشک و کارمەندی تەندروستی و فەرمانبەرانی ترکە لەم ساڵ و پارساڵ داوای مۆڵەتیان کردەوە یاخود وازیان هێناوە دەوامیان واز لە هێناوە لە ئەنجامی ئەوە فەسڵ کراون یان داوای خانەنشین دەکەن ئێستا زۆر زیاترە بەراورد بە ساڵانی پێشووتر. ئێمە لە 2 ساڵ و لە 2014 تاوەکو مانجی پێنجی ئەم ساڵ 2016 بۆ بەتەنیا پزیشکان ئەوانەی کە داوای مۆڵەتی بێ موچەیان کردەوە 327 پزیشک بوون، ئەوانەی کە دابڕاون وازیان هێناوە 468 پزیشک بوون، ئەوانەی کە دەستیان لە کارکێشاوەتەوە 26 پزیشک بوون. وە کۆی گشتی فەرمانبەرانیش کە لەو ماوەیە داوای مۆڵەتی بێ موچەیان کردووە 955 فەرمانبەر بووە و ئەوانەی کە دابڕاون دەست لە کار کێشانە داوای دەست لە کار کێشانەوەیان کردو یاخود خانەنشین بووینە لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوە زیاتر لە 1500 فەرمانبەری تر دەبن بە پزیشک و کارمەند و فەرمانبەرانی تر. جیا لە پەروەردە و تەندروستی کارتەکانی تریش بەهۆی قەیرانی دارایی فەرمانبەرانی ناچار بوونا مۆڵەت وەربگرن و لە هەوڵی دۆزینەوەی کارێکی تردابن. شارەزانی بواری ئابووریش ڕایدەگەێنن. بەردەوامبوونی دۆخی هەرێم بەم شێوەی ئێستا زیانی زیاتر بە حکوومەت و ژێرخانی ئابووری هەرێم دەگەێنێت کە ئەنجامەکەی وەرگرتنی مۆڵەت و جێشتنی کەرتی گشتیە لەلایەن فەرمانبەرانەوە. قارەمەنزۆر، کورسات نیوز، هەولێر.